لەگەڕی دووەمی خولی پلەیەکی کوردستان یانی هەڵەبجەی شەهید میوانداری یانی ڕزگاری کەلاری کرد. یاریەکی بەهێز و ململانەیەکی توند لە نێوان هەردوویانە دەکرێت بۆ بردنەوەی یاریەکە. نیوەی یەکەم یاریەکە ڕزگاری باشتر بینرا و هەوڵی دەدا لە یاریگای هەڵەبجە 3 خاڵ بەدەست بێنێت. لە دوای چەندین هەوڵی یاریزانانی هەردوولا بەڵام تۆڕی گۆڵەکانی نەدەپێکا. لە خولەکی سی یاریزانی ڕزگاری عەلی هاشم لە ڕێگەی لێدانێکەوە دوور لە هێڵی سزا گۆڵی یەکەمی ڕزگاری تۆمار کرد و بەو گۆڵە نیوەی یەکەمی یاریەکە لە بەرژەوەندی و پێشکەوتنی ڕزگاری کۆتایی هات. عەلی هاشم توانی لە خولەکی گۆڵی یەکەم بۆیانە ڕزگاری تۆمارکە. نیوەی دووەمی یاریەکە ڕزگاری هەوڵی دەدا پارێزگاری لە تاکە گۆڵەکەی بکات و هەڵەبجەش هەوڵی دەدا ئەنجامەکە یەکسان بکاتەوە. هەڵەبجە و ڕزگاری دەیان هەوڵی گۆڵکردنیان لەدەستدا. ڕزگاری لە دەرەوەی یاریگای خۆی توانی شکست بەیانی هەڵەبجە بێنێت و بە گۆڵێکی بێوەڵام یاریەکە بباتەوە و 3 خاڵی یاریەکەی بەدەست دێنە. تەجروبەیەکەمە بڵێن دەرەوەی بڵێن شاری خۆم پیشم کردووە. یاری سەرەتا لە ناو یاریگای خۆمان لە بەردەم جمهورێکی زۆر یاریەکەمان دۆڕان بەڕاستیانی من لە هەفتەی پێشەوە تا ئێساتێوەکو هاڵێ لەسەر کەوکەبێکی ترژیاوین چونکە زۆر قورسە لە ناو یاریگای خۆدا بۆ شێ بدۆڕێ بەدڵنیایی ئیشمان لەسەرەوە کردو کە 3 خاڵ یاریەکە بێنە ناو هەڵەبجە ئەو سواز بۆ دەستی کارجێڕیانی هەڵەبجەش کە لە دوێنێەوە بەدەممانە و سواز بۆ یاریزانانی خۆشەویستی خۆمان و هاندرانی خۆشەویستی شارێکمان ڕزگاری بەدڵنیایی ئێمە یەک بەهیز لێرە براوە بووین گرنگ 3 خاڵ یاریەکەیە 3 خاڵمان بەدەستهێنا چونکە بڵێن دەوری لە سەرەتایە ئێستا گەر خاڵە دەست بدەیت لە کێبەرچەکان دوعاکەی سواز بۆ خوای گەورەی ئێمە چوونە ناو کێبەرچەکان ئینشەڵا لە یاریەکانی داهاتووشە بۆ ڕۆحێتە بۆ شێوازە یاریکە ئینشەڵا دڵنیام لە سەرکەوتنی تیپەکەمان ئینشەڵا پشت بەخوای گەورە بەداخەوە نەمانتوانی سەرکەوتوبوون و هۆکارەکەیەوە بوو هجوومەکانمان مۆفەق نەبوون یاری باشمان کراوان لە تۆپێکی سابتا گۆڵەشیان کردێمە و هەر بە هەجمە مرتەدەی هەریشیانە کرد. ئینشەڵا بۆ میارێ بە باشی خۆمان ڕێکخێن و ساسێ خاڵمانەیە بەشادوانە کەوتین لە منافەسەکە. ئینشەڵا بۆ میارێ لە یاری خانەخین قەرەبووی ئەم شکستەیەخین و دڵی هەندەرانیشمان خۆشە. هەردوو یانی هەڵەبجەی شەهید و ڕزگاری کەلارێکی دوو یاریان ئەنجام داوە و خاوەنی تەنیا 3 خاڵن. یاریەکانی خولی پلەیەکی کوردستان تا دێت بەهێزتر دەبێ و یانەکان زیاتر هەوڵی سەرکەوتن و پێشکەوتن دەدەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.